کارێکی زەڕور پێویستە کە ژنان یەکگرتوو بن چکە بەڕاستی ئێمە بە یەکگرتووی دەتوانین هەموو خەون و ئاواتەکانی ژنان بێنینە دی و بتوانین بە دەنگێکی گشتگیرتر ئەو یەکگرتوویەمان ڕابگەین و بتوانین ئەوەی کە هەموو ڕێکخراوەکان و ژنانی پارت و هەر ژنێک لە بوارێکدا کار دەکا هەوڵی بۆ دەدا بەم یەکگرتوویە بهێنینە دی لەبەرەوە یەکگرتن کارێکی کردداریە کە پێویستەکە دروست کرێت هەرچەند ئێمە کار لەسەر یەکگرتووی بکەین و کار لەسەر شتێک بکەین پێی دەبوترێ ژنانی یەکگرتوو ئیتر لە هەر ڕوانگەیەکەوە یەکگرتوو بیت گرنگەوە ژنێکی یەکگرتووی بەڵام بەداخەوە سیر دەکەیت تۆ گروپێکی یەکگرتوو دروستەکەی کەمپینێک دروستەکەی ڕێکخراوێک تۆڕێک دروستەکەی هەمووی ژنەوە هەمووشی بۆ یەک ئامانجکار دەکات بەڵام ئەم یەکگرتوویە هەڵبەت دۆخی سیاسی یاخود ئەو لایەنەی کە بەشدار دەبێت یاخود بۆ چوون خوێندنەوەی هەموو تاکەکان یاخود سیاسیەکان چالاکەوانەکان وا دەکات جارێکی کە دوورکەونەوە لە یەک و یەکگرتوویەکان هەڵبوێشێتەوە تا ڕادەیەک بەڵام پێویستەکە بەڕاستی تونتر و باشتر یەکگرتووی بن لەبەرەوەی ئێمە دەمانەوێت داوای یەک مافی ژنان بکەین دەمانەوێت بۆ کۆمەلگا هەوڵ بدەین هەوڵێکی گشتگیر بێ بەڵام ئەمەش بەچی دەکرێت بە یەکگرتووی سەرجەم چین و چێژەکان دەکرێت تر ژن بێ پیاو بێ حزب بێ ڕێکخراو بێ چالاکەوان بێ هەر ژنێک بێ لەبەرەوە گرنگە تۆ لە هەموو هەر چوار پارچەی کوردستاندا دەنگێکی یەکگرتووی یەک پارچەیت هەبێ بۆ ئەوەی کارێکی زۆر باشکەی ئێمە بیرمان نەچێ کاتێک کە نوێنەری ڕێکخراوەکانی دەرەوەی هەرێمی خۆمان دێنە سەردانمان هەموو ژنان باز لە یەکگرتووی ئەەکەین و یەک پارچەی دەکەین ئێمە ئێستێ لەگەڵ ژنانی ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵات باکوور باشوور هەر هەمومان هەر چوار پارچەکە بەیەکەوە جاری وهەیە کەمپینێک ڕادەکەێنین کارێکی یەکگرتوو دەکەین ئەمە کاردانەوەی باشتر دروستەکە ئەمە وا دەکە ڕای بگەێنێ بەڵێ ژنان یەکدەنگن یەک هەڵوێستن یەک پارچەی کار دەکەن بەڵام ئایا کارکردن و یەکدەنگی و یەک پارچیان تا چی ئاستی کاریگەری دروستەکە یەک ژن کار بکات چ لەوەی سێ ژن کار بکە هەمیشە کۆمەڵ دەوری سەرەکی دەبینێ لەو خەباتەیە ئێمەش بەڕاستی پێویستمان بۆ خەباتە گشتگیری هەیە لە ناو ژناندا دەمانەوێت شۆڕشێک ئەو شۆڕشە کە پێی بوترێ جەنگ و شۆڕش و بەرخودان ئەبێ ئێمە کار لەسەر ئەمە بکەین یەکگرتووی ئێمە هەڵبەت کاریگەری دەبێت هەڵبەت دروستکەرە هەڵبەت بنیادنەری دۆخێکە بێ کە کۆمەلگا بە گشتی دەستخۆشی لێ بکە و ئەوانەشی کە تا ئاستێک تێک نەگەیشتون لەوەی کە ژنان کاریان چییە یاخود بە هەندێ هۆکاری لاوەکی ناوی ژنان دەبن کە کار دەکەن ئەمە ئەگەر یەکگرتوو بین ئێمە کاردانەوەی باشتر دروست بکەین هەڵبەتە ئامانجێک یاخود وێزگەیەک پێگەیەک دروست ئەبێ کە خەونی سەرجەم کۆمەلگا و تاک بەدیبێنێ مە کاتێک کە 25 نۆڤەمبەر دێتە ئارەوە 16 ڕۆژەی بەرانگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و مێینە بە گشتی هەمیشە ژنان بە گشتگیر بڕیا لەسەر کارێک دەکەن بەڵام دەرئەنجامی نییە ئەو دەرئەنجامە لە هۆکاری ئەوەیە کە منێک ئەوێکی ژنی تر لەوەی بڕوامان بەو کارە نەبێت کە توندوتیژی کەم بێتەوە هەمیشە لە ڕۆژەکانی وەک 8 مارس وەک 25 نۆڤەمبەر هەمیشە کە بەیانی هەڵ ئەستین لە خەو کردەیەکی تیرۆریستی کوشتنێکی ژنان ڕوویداوە ئەتکردنی ژنان بووە کەواتە ئێمە چاومان کردەوە لەم دوو ڕۆژەکە دیاری کراوە بۆ ژن سیرەکەی بەڕاستی کاردانەوەی خراپ هەیە لەبەرەوە من لێرەوە داوا دەکەم ژنان چیتی کەم تەرخەم نەبن چیتی ئەوە خۆیان وەلانەنێن هەر هەمیان یەکگرتوو بن یەکدەنگ بن یەک ڕێز بن بۆ ئەوەی بەڕاستی کۆمەلگا تێگەنن لەوەی کە ژنان یەکگرتوون ئیتر توانای ئەو کردە فعلێ نییە کە ژن بکوژرێ یاخود توندوتیژی پێ بکرێت سێ خوشکی مێراڵ کە کاتێکە بۆ 25 نۆڤەمبەر خۆیان کردە قوربانی ئەمە کاردانەوەی دروست کرد ئەمە ژوای کردو بەڕاستی کە ژنان کار لەسەر ئەوە بکەن یاخود ساکینە جانس و هاوڕێکانی کە لە پاریس شەهید کران ئەوە ئیشیان بۆ ژن کردبوو یەکگرتوو بوون بەڕاستی ئێستەکانێ ژوای لێ هاتووە لە ئێستادا ژنان لەو هەوڵان کە بەرنامە و کاری ئەوان جێبەجێ بکەن کردارێکی باشی لەسەر بکەن هەوڵێکی باش بن تا بەڕاستی یەکگرتووی ژنان ببێتە
دروشمێکی گەورەی نێو کار و چالاکیەکان، چونکە ئێمە کاتێک کە باس لە ژنانی ڕۆژهەڵات دەکەین، باس لە ژنانی ڕۆژهەڵات دەکەین، ژنانی ڕۆژهەڵات کاتێک کە خۆپیشاندانیان کرد و ژینای ئەمینی بۆ دروشمی ژنجیان ئازادی، دەکرێت درێژە پێدەری ئەم کار و خەباتە بین. دەکرێت ئێمەش وەک چۆن ئەوان لە ڕابردووەگان بەخەتکردوو بوون، لە ئێستێدا ئێمەش لەم کۆمەڵگەیەدا ئەو گیان بەخەتکردوی خۆمان بە یەکگرتووی ڕاگەیەنین. کاتێک کە نەقیب محەممەد شەهید کرا لە کارێکی خێزانیە، ئەوە چی کرد؟ کاریگەریەکەی ژنان لەوەیەدا بوو کە نەوەستان بێدەنگ نەبوون لە بەڕاستی سندنی مافی مرۆڤێک نێر بێ یاخود مێبێ. لەبەرەوە هەمیشە ژنان یەکگرتوون لە سەرجەم چین و کایەکاندا سیر دەکەی دەنگی ژنێک لە ناو دەرگاکاندا کاردانەوەی ئەبێ بکوژی شنیار بە دەنگی ژنان، بە یەکگرتووی ژنان سزادرا. ئەمانە بۆ خۆیان کاریگەریان هەیە. من دڵنیام لەوەی کە ئەگەر کردەیەک هەبێ، کردەیەکی ناحەقی ناڕەوا هەبێ بەرامبەر ژن کرێ، هەمیشە ڕێکخراوەکان چالاکەوانان یەکگرتوو دەبن و ئەو دەنگە نایڵن وەلا بنرێ، یاخود نایڵن مافی ئەو مرۆڤە وەلا بنرێ. هەمیشە خەمخۆرانە و دڵسۆزانە کار لەسەر ئەو چینە دەکەن کە پێویستە بکرێت. بەڕاستەکەی ئێمە کاتێک کە باس لە یاسا لە مافی مرۆڤ دەکەین، دەبێ هەمیشە بگەڕێنەوە بۆ ئەو یاسای خێزانی کە لە نێو پەرلەماندا یاخۆ لە نێو چین و جێژەکاندا کاری لەسەر دەکرێت. چکە بمانێ نەمانێت لەم ڕۆدا ئەوەی کە گرنگە کاری لەسەر بکرێ یاسایە. یاسا ئەگەر یاسا و سەروەری بەرقەرار بێ، مرۆڤ بە نێر و میێوە یاخود مێینە بە گشتی تووشی هیچ گرفتێکی شخصی یاخود هیچ گرفتێکی توندوتیژی نابێتەوانێ. وا بەرەو هەشتی مارزەچین لێرە سەری ڕێز و نوازش بۆ ژنانی گیان بەخەت کردو، بۆ ئەو ژنانەی لە پێناو ئاسوودەیی ژیانە شەهید کران. سەری ڕێزیان بۆ دائنێن. ساڵانە یەک ڕۆژ دیاری دەکرێت بۆ ئەوەی تۆی ژن، ئەوەی مافتە، ئەوەی داخوازیتە بەدی بێنی. ئەدەوێت کارێک بەرجەستە بکەیت کە کاری ژنانەیە. بەڕاستی بەداخەوە گەرچی گروپ و ڕێکخرا و هەموو لایەنەکان باس لە هەشتی مارزەکەن، بەڵام ئایا هەشتی مارس ئەو دەرگاواڵایەیە کە ژنان پاڵی لێ بنەوە بڵێن تەواو ئێمە مافمە نەخێر. بەداخەوە پێشتری باسم کرد هەمیشە لە هەشتی مارسا ژنێک بۆتە قوربانی. ئەم کارێش کە دەکرێت گروپێک یاخود کۆمەڵێ یاخود ڕێکخراوێک کە کاری لەسەر دەکەن، تەنها 2-3 ڕۆژ کار لەسەر ئەم یادە دەکرێت. ئیتر دوای ئەوە هەمومانە چینە ماڵە پاڵی لێنەوە وازانین هەموو شتێکراوە. بەداخەوە هیچ کاردانەوەیەک دروست ناکات لەنێو نە بۆ دەسەڵات، نە بۆ کۆمەلگا، نە بۆ ژن بەڕاستیەکەی. چکە ئێمە کاتێ بیر لە هەشتی مارس ئەەکەینەوانێ دەمانەوێت بەڕاستیەکەی بڵێن هەشتی مارس دروست شمێکە بۆ ژنان و هیچی تر. لە ڕاستیە ئێمە وەکو ڕێکخراوەکان، وەکو ژنانی چالاکەوان، وەکو ژنانی سیاسی بەرنامە و کارمان بۆ هەشتی مارس تایبەت کردووە. بەڕاستی ئێمە گروپی هەشتی مارسمان هەیە کە لە ئێستێدا سەرقاڵی سەردانن بۆ ناو ڕێکخراوەکان و پارتەکان تا کۆدەنگیەک دروستکەن لەوەی کە گەورەترین چالاکیە لە سنوورەکە ڕابگەێنن. ئیتر ئەو چالاکیە دەستنیشان کراو نییە بڵێن ئایا ڕێپێوانەکەین، خۆپیشاندان دەکەین، چی دەکەین، دیاری کراو نییە، چکە تا ئێستا بەرنامە ڕێژی بۆ نەکراوە. بەڵام ئێمە وەکو خودی خۆمان گروپێک لە ژنان کۆبووینەتەوانێت دەمانەوێت لە ڕێگەی ئەو کار و چالاکیانەی کە قەرارە بیکەین ڕێپێوانێکی ئاسایی ئەنجام بدەین بە بێدەنگی، کە ئەمەش بێدەنگی نیشانەی شکاندنی ئەو قۆڕحکاریەیە کە لەلایەن کۆمەلگا و نێرینەوە دەکرێت بەرامبەر بە مێینە. و لەگەڵ هەندێک وردەکاری وەک سمینار و کە ئەمانە شتی دووبارەن. بەڕاستی من پێم وایە سمینار و کۆڕ و کۆبوونەوەکان کاریگەری دروست ناکەن. دەبێت ئێمە داوای خەباتێکی گشتگیری ژنانە بکەین. خەبات بەو معنایی کە هەیە بە قەڵەم دەکرێت، بە ڕێپێوان دەکرێت، بە شۆڕشێکی ژنانە دەکرێت. پێویستمان بەوەیە کە لە هەشتی مەرسا ڕایگەێنین.